محوی شاعیر بەوە ناستاوە زۆر جار بەر لە هەمومان پێش هەمومان هەست دەکا بە گوناح. ئێمە ئایا هەست دەکەین بە گوناحەکانمان؟ گوناح بە تەنها ئەوە نییە کاتێک کە تۆ شتێکی زۆر خراپە کرد بێت، بەڵام هەمومان خاوەنی ئەوەین کە ڕۆژ لە ڕۆژان هەڵەیەکمان کە بێ بەرامبەر بە کەسێک یاخود هەست بە گوناحێ بکەین. ئایا ئێمە هەست بە گوناحەکەین؟ والله گوناه بارم زۆریش هەستی پێ. حەز بە گوناحەکەی لە ژیانتا؟ تقريبا. طبعا. يعني هەستەکەی گوناحێکە کردووە؟ اي طبعا هسه. گوناه چۆن نییە لە ژیان، ینی گوناهی هەرتیایە، بێ گوناه نییە. تا ڕادێک لە هەندێک ڕۆ بەڵێ. والله کەسێ بڵێ گوناحبار نیم. بەڵێ. يعني هەستەکەی گوناحباری؟ بەڵێ هەمیشە هەستەکەم هەموو کەسێک هەست بە گوناحەکە. وەکەیتە ناو بازار و هەست بە گوناحێکی زۆر گەورەکەی. بۆ؟ وڵی تر زروفەکە هەستەکەی هەمووی گوناحبارە؟ وڵا زروفەکە وای لێ هاتوو ئێستا. لە ڕاستیە چرکەساتی هەستکردن بە گوناه چرکەساتی ئارامیە. یەکێک لەو هەنگاوە ترسناکانی کۆمەلگای ئێمە پیایە ئەڕۆوە لە ڕابردوو ئێستاش پیایە ئەڕۆیە بە هیچ شێوەی ئەحساس بە گوناه ناکات. بەڵێ بێگومان کەس نییە خۆی بە گوناحبار نەزانێت لەم ناو کۆمەلگایە. بەڵێ ئێمە گوناحبارین هەمومان. عبد ضعيفة نفس تابعي نفسها نفسيش ئەمری پێکا بە خراپە. خۆی ڕاستی بێ کەسێک نییە بڵێ من گوناحم نەکردووە، هەموو کەسێک گوناحەکە، بەڵام ئێستا من وەساڵم گوناحم کردووە تۆش هەمومان، بەڵام شەردەوەیە بتوانین لەمە دووە گوناحە نەکەین. بێگومان چۆن هەست ناکەین، ینی هەستەکەی تۆ کە مەسەن کەسێکی گوناحباری؟ نە هەست ناکەین. بۆ؟ وڵی تا ئێستاش گوناحێکی وام نەکردو، ینی بزانێکم بەلامەوە ناخۆش بێت. وڵی تر بێگومان هەر کەسێک هاتە دنیاوە گوناحی بچووکە کات. وڵا هەستکردن بێگومان باشە، تۆ گەر هەست بە گوناه بکەی لەو بڕوایم جارێکی دووباری ناکەیت ئەگەر گوناحێکت کرد بێت. ئارە وڵا هەموو کەس گوناحبارە، کەس نییە مەحسوومێ لە گوناه ئیلا بەگە ئەنبیا نەبی، هەموو کەس گوناحبارە. دەرباری هەر هەموو گوناحێک نەفسە، نەفست پاڵە پێوانێ بۆ شتی گوناح. هەموو مرۆڤەکان کە هاتنۆتە سەر زەوی من بەڕای من خودای مەزن بەو جوانەی خۆی کە ئەو مرۆڤی دروست کردووە و دوایەوەش کە سروشی هێناوەتە بوون، ئەگەر سروش ناتەوایەکی تیا بێت مرۆڤی بۆ هێناوەتە سەر زەمینیە بۆ ئەوەی سروشت تەواوکردن جوانتریکەن. بۆیە هەر یەک لە مرۆڤەکان پێویستە کە مادەم عەقڵی سەیطرەیەکانی بەسەر هەموو ئەندامانی جەستە و ناک و دەرونیە، پێویستە هەمیشە و بەردەوام خۆی بە دوورگرێت لە هەموو گوناحێک. گوناح بە شێوەیەکی دوو بەشە، گوناح لە ڕووی دینیەوە، گوناح لە ڕووی ئینسانیەوە. گوناحی دینی مەقسەد کۆمەڵێ شتە ئەگەیەنێکەوەکو کوشتنی مەقسەد زیناکردنی ئەم شتانە، بەڵام گوناح بە شێوەیەکی گشتی لە ڕووی ئینسانیەتەوە هەر گوناحە. ئێستا من بۆ نمونە کارێک ئەنجام ئەم لە ڕووی ئینسانیەتەوە مەقسەد زوڵمێک لە ئینسانێکەکەم لە بەرامبەرەکەم یاخود لە ژێر مناڵێکی خۆم لەوان پێوترێ گوناح گوناحێکی گەورەیە. والله گوناح نەخۆشیە لە گیانی ئینسان. محوی شاعیر ئەڵێت ئەگەر ببوایە باوەڕمان ئەبوو بەم حەدە نەبوایە بۆ دنیا پەلەی مەخلوق. بەپەلپەلکردنی سبحای ئەگەر ببوایە باوەڕیان بەپەلپەلکردنی سبحەی ئەگەر ببوایە باوەڕیان دەبوو قەت بام حەدا نەبوایە بۆ دنیا پەلەی مەخلوق.
مەحوی یەکێکە لە هەرە شاعرە جوان و مەزنەکان یەکێک لەوانی کە دێوانەی شعرەکانی مەحویم و من لەسەر قسەیە وتێکی شۆبنهاوەری ژیانمەوە کە ئاڵێ ژیان زۆر بێمانایە ئەبواە هەر نەبواە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە ئەم مۆخلوقەی کە دروست بووە تازە هاتوتە سەرەوەی کە ئێمە لەسەر ئەم سروش و لەسەر ئەوە ژیانە بینە سەر ئەبێ هەمومان بۆ شوێ مادەم مەخلوق دروست بۆمانە مەحاوەلەکەین ژیان جوانتر بکەین و بە هیچ شوێ نییە نێڵین گوناحەکان گەورەتر بێ و بنبڕیکەین هەمیشە ناوە ئینسان ببڕای من لە دەرەوە بۆ خوددا مەگەڕێ لە دەرەوەش بۆ گوناهەکان مەگەڕێ لە ناوی خۆتا بگەڕێ و مەحوی بۆیە هەست بە گوناهەکە هەمیشە نزیک لە خوددا نزیک لە جوانی نزیک لە فڕین ئەمانە وای لەیەکە و دەیکاتەوە پیاوە گەورەیە ئەوەی مەحوی ژاکاتەوە لە ناو ئەدەبی ئێمە لە ناو کولتوری ئێمەیە ئەو چرکە ساتەیە کە مەحوی هەست بە گوناهەکە و مەحوی بە گەورەی لێ دێتە دەرەوە بەڵام ئەوەی کە ئێمە هەستی پێناکەینەوەیە نە بە دوای خوددادا ئەگەڕین لە ناو خۆمانە و نە بە دوای جوانیە ئەگەڕین هەموو جوانیەکان لە ناو خۆتایە هەموو گوناهەکانیش لە ناو خۆتایە فرۆید یەکشی زۆر سەیری هەیە بەرامبەر بە ئینسانەڵێ ئینسان وەکو سنووقێکی داخرا وایە ونی هێنێکی زۆر سەیریتایە هەنێ جار خۆشی لەو نهێنێ تێناگات تۆ بڵێ ئێمە گوناهەکانمان لە ناو نهێنیە بێت بە تەسەوەری من علی شریعەتی وتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ کاتێک مرۆڤ لەدایکە بێت کە لە مناڵیا وەکو پڕێکی گوڵ وایە بەڵام دوجار ئەوە ژینگەیە دەوروبەرە بڕیاری لەسەر ئایا چاک بەیان خراپێ ئێمەش بە پێی مەراحیلەکانمان بە پێی تەمەنەکانمان نییە کە بەردەوام زیاکەمانە گرنگی ئەو نیهێنیە لەوەیەمانە نیە مرۆڤ لە هەست و نەسەکانی خۆیان دووبارەی کاتونیە کە تا چەند گوناحبارە و زۆر جاریش من وا تەسەورەکەم یعنی بە قەناعەتی من زۆر گوناحەیە لە دەست خۆتانیەوەمانە چکە بیئەکە واد لێەکە مرۆڤەکانی بەرامبەر واد لێەکان نیە کە تۆ گوناح بکەیت ئەو کاتەی کەوا هەموو کەسێک ئیسا بۆ نمونە من نمونەیەک لە خۆما دێنمەوە نەکوونە کاتێک گەنج بووم دەورێکی مراحقم بینیەوە کۆمەڵێک شتم کردووە هەمووی یعنی بە گوناحی دائنێم و خۆم حەقی ئەوە بەخۆم بەڵام ئێستاکیە دان بەوە ئەنێمەوە ئیساکیە کارێکم کردووە کە ئاوردانەوەیەک بۆ دوای ڕۆژی ژیانی خۆم بۆ دا مێژووی خۆم لەو گوناحانە کە بگەڕێمەوە شتی خراپ کە بە شێوەیەکی گشتی نیکەم بە هیچ شێوەیەک هەتا بچووکترین شت تا گەورەترین شت ئێستا ئەگەر ئینسان لە ناخی خۆی هەز بەو گوناهاناکە کردوێتی ئازاری ئەیات ئیتر گوناه بەرامبەر بە دایک بە باوک بۆ نمونە من ئەم سێشەمە ڕابوردە باوکم ئەمری خوای کرد ئیتر لاوانەیە عادیز بوون هەبوو وێ لە بینمانە ئێستاکان هەز بەو غەڵەتە ئەەکەم بەو گوناهەناکەم کە نەمتوانیوە تا لە ژیانە بووە دڵی یعنی پێی بەسکەم بەخۆمەوە حەسەکەی ڕۆژە ڕۆژان تۆ گوناهەیەکە کرد بێت وڵا بە تەئکید هەموو کەسێکی کات حەزەکەم بمێنیتەوە لە لامان کەسێکەڵێ هەمومان بەشدارین لە گوناحە باشە کەچی تۆ دان بۆوانانی کە بڵی ڕۆژ لە ڕۆژان من گوناهەکەم وڵی لەخوا بەزەبەتەسە دڵی باوکو دایکم نیەشان شەر نییە دایک و باوک بێ مەسەرەن لەوانەیە بۆ نمونە ڕەفیقێک یان مەسەرەن جاری وایە ئینسان بەرامبەر بەخۆی گوناهەکات ئەوە هەیە بەڵام گرنگ ئەوەیە زۆر جار نەگاتە گوناحێکی گەورە نییە کە مرۆڤ ناشین کاو لەکەداری بکات ڕاستە بەڕاستی ئەم ژیانە ژیانێکی کاتیە یعنی تۆ بینی ئینسان سەرەتا کە ژیانێتە دنیاوە مناڵێکە بەبێ ئەوەی هیچ تێزانێت پەلێک گۆشتە بە بچووکترین شتی سادەوەکەوە پارچێک پەڕۆی سپیەوە پێ ئەبەسلێ دوایێتە هێتە دنیاوە هەموو شتێکە بینە ئەبینی ئەبێ بە دادوەرێک یەخ بە خوانەخواستە بە دزێ یا بە پیاوباشە هەنێ ماڵ و حاڵ و هەموو ژیان و سەرەوت و سامانی یەتە دەستەوە لە دواییدا کە ئەمرێت بە هەمان دەستور بەو نەریتەی یەکەم جار ئەڕاتەوە هیچ شتێکی لەگەڵا نایە بەڵام ئەمانە هەمووی بەڕاستی ئینسان ئەبێ سەرەتا بزانێکەمە شتێکی کاتی ئەم ژیانە بتوانێتەوە لەم ژیانە کاتیە شتێک بکەکەوە پاشە ڕۆژێک یاخود مستەقبەلێک بخۆی دابنێت و جێ بێڵێ کە خەڵچین ئەسەفی بخوازێ و بتوانێت شتێکی چاکتر بکات حەز ناکەی بڵێ کە هەستم بە گوناح کردووە یعنی ئەوە شتێکی دەرونی ئینسان لە هەموو کەسێک هەیە بەڵام ئەو کەسە بیدرکێنێ هەستی پێ بکەیان هەنێکە هەستی پێ ناکات هەموو ئینسانێک خۆی گوناهێکی کردوێ هەستی پێ ئەکات بەڵام چەند بەدوای ئەوەیە ئەو شتەی ڕاستکاتەوە ئەو گوناهە نێڵێت ڕاستی کاتەوە ئەو بە ڕەفتاری نێڵێت باشە هەز بە گوناحەکەی خۆت لەوانەیە ئەوە تەیف ینی کە گەشومەر تەمەنێکی کامەڵ نەخێت هەست بە گوناح ناکەم کە گوناحێکم کرد بێت ئەگەر شتێکی نەختێ بەد ڕەفتارێکیشم کرد بێ مومێت چاکی بکەمەوە بە دوایە چوومکە نەی هێڵم لە بەردەم ئاوێنەیە هەست بۆ کردویان اعتراف بەوە کردووە کە تۆ گوناهباریت یاخود ڕۆژانە هەر ئەڕوات بەبێی کە تۆ ڕۆژە ڕۆژان لە بەردەم ئاوێنەیەکە یان لە بەردەم ئاوێنی حەقیقەتی ژیانە بڵێ من گوناهبارم بەڵێ من تاوانبارم لەبەرو ئێمە هەست بە گونا ناکەین
چرکەساتی گونا چرکەساتی پاکبوونەوەیە چرکەساتی محاسبەکردنی خۆتە چونکی ئێمە ئەگەر ڕۆژانە محاسبەی خۆمان نەکەین هەمیشە بینی ستەمکار و بینی قوربانی تاڵەموویەکی زۆر باری کە ئەو تاڵەمووە هەستکردنە بە گونا بۆی هەمیشە تۆ لە پەرێزی جەلادبوون ڕزگارت ببێ پێویست بۆی ئەتراف بە گونا بکەی و بچیتەوە ناو گونا و قسە لەسەر ئەو گوناهانە بکەی کە خۆت کردوتە ئەلێرەوە بە بڕوای من بۆ ئەوەی کۆمەلگایەکی تەندروستمانە بێ ئەبێ کۆمەلگایەک بین هەست بە گونا بکەین بەڵام بەداخەوە کۆمەلگای کوردی هەست بە دڵنیاییەکی زۆرەکە و هەرگیز هەست بە گوناه ناکە کەمە بۆ خۆی بە ترسناکێکی گەورەیە وە گوتم یەک تاڵەم و لە بینی جەلاد و ستەمکارە هەیە ئەوی چرکەساتی هەستکردن بە گوناهە و لەم لەحزایەکە ئێمە هەست بە گونا ناکەین بەداخەوە خەریکەوای لە ناو پەرێز و مەساحەی ستەمکاری ئاسوڕێنەوە هەستەکەی گوناهباریت دەربارەی چی؟ دەربارەی ژیان هەستەکەی گوناهێکە کردووە ناوەڵە قەت گوناهە نەکردووە نەمکردووە بە ئاوی تێ گەیشتینێ مەدنیا سەرابێ بۆ هەموو دەشتێن بە خنکان و لە وشکیش هامەلەی مەخلوق لە سووقیدا هەردا دووکانی هەرکەس موندە تێ عومرا لە سووقیدا هەردا دووکانی هەرکەس موندە تێ عومرا گەوهەردانا بە پشکەڵدانە مەحوی مامەڵەی مەخلوق هەنێک بۆچوونی ئاینی هەیە کاتێک ئینسانێک هەست بە گوناهێکە کات لەخوا بپاڕێتەوە تاو کاتی خوا لە گوناهەکانی خۆش بێت وەکو چۆن کە لە دینی مەسیحە کاتێک کە کەسێک هەست بە گوناهکات ئەچێتە لای قەشەیەک و کە پێڵەن کائین یاخود پێڵێ باوکە من هاتووم ئەتراف بە گوناهەکانی خۆم بکەم و تاوەکو لە گوناهەکانی خۆم خۆش بم و خۆش لە گوناهەکانم خۆش بێت وەکو چۆن لە فلیمی ئازارەکانی مەسیح ئەگەر بینی بێتان مەسیح لە ساتە وەختەکانی کۆتایی فلیمەکە یاخود لە ساتە وەختەکانی لەو کاتیکە لە سێدارە ئەدرێت لە خاز دراوە ئەڵێت خوایە لە گوناهی ئەمانە خۆش بە خەتای ئەمان نییە خەتای ئەوەیە کە هەمومان بێکەوە ئەژین وەڵایی زیاتر بچوونە ناو مزگەوت پارانەوە نوێژکردن تاعات و عیبادەت بۆ خوا یعنی وامان لە یەکا کە هەست بەوە بکەن کە دڵسۆزی بەرامبەر بە خەڵک بەناو تۆ مەسەڵەن من دوکاندارم ناو بازارە گەر زەمیری خۆم مرتاحکەم زیاد لە خەڵک نەسێنم یعنی شتێ بکەم کە خەڵک لێم ڕازی بێ چی وامان لێکا کە گوناهەکانمان پاک بێتەوە والله طبعا استغفر الله استغفار دڵی ڕاق یعنی تا شتێکی وەکو بڵێن دووری دایک باوک ڕووی تێ نەکا پەشێمان نابێتەوە یعنی لەوانەیە من پێشتریش هەستم بە گوناهی دەبێ بەس زەرم نەبڕیوە تۆ ئەگەر ڕەفقاتی پیاوچاک ڕەفقە تێکەڵاو بی لەگەڵ ئەهلی مزگەوتە لە گوناح بە دوورە بیت لە هەموو ڕوویەکەوە نەفس لە هەر کات و ساتێکدا پێت ئەڵێ بچۆ گوناحە بکە پێت ئەڵێ بچۆ نەزەری خراپ بکە لە خەڵک بۆیە ئێمە لەلایەن خۆمانەوە هەمیشە و کات ئەبێ بەسەر نەفسمانە زاڵ بین چۆنی بەسەر نەفسمانە زاڵە بین بەسەر گوناحەکانە زاڵە بین هەر کەسێک هاتە دنیاوە گوناحی بچووکە کات ساب بۆن و منە ینی ئەو گوناحە بچووکانە کە یەکەیت لە ڕێی چیە بێ لە ڕێی خۆتەوە بێ ینی ئازاری بەرامبەرەکەت بێ یان کەسێک ئازاری خۆت بات ئەوە ئەبێتە گوناحێکی بچووک ئەو کەسانە کە گوناحەکەن فێرن خۆت گوناهی نەکردو بۆ خوا ئەزانێ چونکە گوناح ئەزانم چونکە گوناح بچووکە گوناح گەورەیشە هەیە هەندێک گوناح هەیە عەفویە کرێت تۆ پێی یعنی کراوە بەڵێ هەندێک هەیە پێ نازانێ ئەوەیە دوایەوە هەندێک کەس ئەزانێ ئەمە گوناح بەڵام هەرێکە ئەگەر شتێکی نەختێ بەد ڕەفتارێکشم کرد بێم ومێ چاشی بکەمەوە بەدوایە چوومکە نێی هێڵم ڕەفقاتی ئەولیای خوا بکەین بەم چەند شێوەیە بەسەر نەفسمانە بەسەر گوناحەکانە زاڵ ئەبین باشە من پرسیارێک لە تۆکەم ئەمانە زۆر ڕاستە کە تۆ ڕەفاقەتی ئینسانێکی باشکەوە کەمتر تووشی گوناهبی بەڵام گوناه بەومانەوە ناکەمە بۆ نمونە زینا بەمانای قەتڵ نا هەموو ئینسانێک بەشێک لە گوناهی بەرکەوتووە ئێمە چۆن گوناهەکانمان نایەڵین بە عیبادەت سەرچاوەی هەموو گوناحێک شتی چۆنەڵی شەیتانە ئێمە چۆن بەسەر ئەم شەیتانەیە زاڵ بین بۆی گوناحە نەکەین هیچ گوناحێک نییە شەیتان بەشداریتیان نەکات
هیچ گوناحێک نییە شەیتان بەشداریتیانە کە ئایا چۆن بەسەر گوناحەکانە بەسەر شەیتانە زاڵ بین لە ڕێگەی عیبادەتەوە سەر لە تۆکەم تۆز بە گوناحەکەی هەموو کەسی هەر لە گوناحەکە نەکەرتە نامن بەڵێ بەرامبەر بە تۆ هەستەکەی گوناهباریت ئیشەڵا گەر دوعای داوا لەخوا بکەم کە لێم خۆش بێ ئیشەڵا و گوناحەم خۆت هەستەکەی گوناهباریت ئێستا گوناحبار بم ڕۆژان مەسەن هەست ناکەی گوناهەیەکە کرد بێ بەڵێ داوام لەخوا کردووە و خوای گەورە ئارامی کردومەتەوە یعنی کە هیچ گوناحەکەم لەسەر نەماوە ئینشاءڵڵا و گوناحیش تەنها بریتێنەوەی نییە کە تۆ گوناحی گەورە وەکو ئایا وەکو زینەوە یان کۆمەڵە شێومانە بۆ نمونە مرۆڤێک بێزارە کە ئەگە بۆ چەند ساتێکیش بێمانە ئەوە هەر من هەست بەواکەم نییە کە گوناحێکی کردۆمانە چکە ژیانیش ئەوەیە ئەڵێ مەژی بۆی بخۆی بخۆ بۆی بژێمانە ئەڵێ ئینسان کە لەدایکە بێمانە خواردن تەنها باوەسیلەکە بێ نییە ژیانی پێ بەردەوام بێمانە بۆی نەمرێت لە برسامانە و دوجاریش هەموو ژیانی نەکا بەوەی نییە کە هەر بخوات بۆیە لە ئەساس ئەمانەی ئێمە بۆی کە بەپێیز من ئەیگەڕێنەوە بەپێی سەردەمەکەش بەڕاستیەمانە ساڵانی 76 ئەوانە ئەوە نەبوومانە بەڵام نە سەردەمەیە هەمووی هەڵپی بۆیەوان نییە کە بە بەردەوامی تێربوون نییە و لە ئەساسەوەی کە و تێربوونەش کە لە ناخیا دروست نابێت گوناح زیادە بێت گوناه تەنیا بەرامبەر بە ئینسانەکان ناکرێ ڕۆیشتن بەلای درەختێکا و گەڵایە کەڵە پڕوچقینی ئەمە گوناهە ڕۆیشتن بەلای مناڵێک و تێپەڕیت و گوێنایتە گریانی مناڵێک ئاشکردنەوەی مناڵێ بۆ نان خواردن لەسەر سفرەیەکە ئەو لە مزڵی کە لە ژیانە هەیە گوناهێکە ئەمە مامووی گوناهی گەورەیە بەڵام تۆ بۆ ئەوەی بە ئارامی بژیت ئەبێ بیرت نەچێکۆ تۆ گوناهباری کێشەوەی ئێمە هەرگیز بیرمان ناکەوێتە کە گوناهبارین لە کاتێکا تۆ بێ بەردەوام بیرت بکەوێتەوە کە تۆ گوناهباری و بۆ چاکردنیم گوناهیە بە بڕای من چرکەساتی یەکەمی ئاعترافکردنە بە گوناه چرکەساتی یەکەمی ئەوەیە تۆ ئینسان بە مەعسوومی سەیری خۆت نەکەی پێدوانە بێت تۆ قابلی هەڵەنیت ئەوەی هەڵە ناکاو کەسەیە کە نەبووە کە ناژی مادام هەڵە دەکەین گوناهەکەین مادام گوناهەکەین پێویستمان بەوەیە ئاعتراف بکەین بە گوناهەکان بۆ ئەوەی پێنەنینێن لە ناو مەساحەی گوناه تۆ خۆ چەند ساڵە میشاکەی ئەم سێ ساڵداکەم نەماوە لە بازاڕ لە کوچە لە گەراج و لە بەتەنانیش لە گەراجەکە ئەرۆڵا لە گەراج و لە ئەوانێکم ئەگەر گوناهێک نەبێت لە ژیانە ئەوە حاڵی پێشی پیر لەم وڵاتەیە ئەوە نابێت هەموو کەسێک گوناحبارە و کوێسە خۆ پرسیارەکە لە من کردوتێ تۆ هەستەکەی گوناحباری بەڵێ ئێمە هەمومان گوناحبارین گوناحباری ئیشی خراپین ئێمە وەکو پێم وتم چۆن ئێمە حەز بکەین گوناحەکانمان لەسەر لا ئەچێ لە ڕێگەی تۆپەکردنەوە هەمیشە ناوەوە ئینسان بە بڕای من لە دەرەوە بۆ خوددا مەگەڕێ لە دەرەوەش بۆ گوناهەکان مەگەڕێ لە ناوەی خۆتا بگەڕێ و مەحوی بۆیە هەز بە گوناهەکە هەمیشە نزیک لە خوددا نزیک لە جوانی نزیک لە فڕین ئەمانە وای لێەکە و دەیکاتەوە پیاوە گەورەیە ئەوەی مەحوی ژاکاتەوە لە ناو ئەدەبی ئێمە لە ناو کولتوری ئێمەیە ئەو چرکە ساتەیە کە مەحوی هەز بە گوناهەکە و مەحوی بە گەورەی لێ دێتە دەرەوە بەڵام ئەوەی کە ئێمە هەستی پێناکەینەوەیە نا بە دوای خوددادا ئەگەڕین لە ناو خۆمانە و نە بە دوای جوانیە ئەگەڕین هەموو جوانیەکان لە ناو خۆتایە هەموو گوناهەکانیش لە ناو خۆتایە بەیواین ئەوەی کە ڕۆژ لە ڕۆژان بتوانین زیاتر احتراف بە گوناهەکانمان بکەین بۆی کە هیچ نەبێ گوناهەیە کەمتر بێتەوە لە ژیان بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ ئەتان بیرمەوە